دیمەنەکانی دڵڕفێنە. هاوڵاتیانی گەرمیان و شارەکانی باشووری عێراق چێژ لە دیمەنەکە وەردەگرن و ئاوی ساردی ڕووباری سیروان ئارامیان پێدەبەخشێت لە گەرمای هاوینی گەرمیاندا. شوێنێکی گەشتیاری ئێرە ڕۆژانە گەشتارێکی زۆر سەردانی ئەکا زۆر خۆشەوەکو خۆم یەکەم جارمە بێمە ئێرە زۆر شت سەرنجی ڕاکێشام ئاوەکەی خزمەت گوزاریەکانی زۆر شت. گەشتیاریە شوێنێکی زۆر خۆشە، شوێنێکی فراوانم، ئەم شوێنە سەرنجی منی ڕاکێشاوەکو ئاوەکەی خەڵکەکەی. ئەرەوەڵا شوێنەکە زۆر خۆشە و شوێنێکی گەشتیاریە و هەمومان حەزمان لێ و ماڵی هێوە ڕشتم داوات کردوێناو من بۆیرەنەوە. هاوڵاتیانی گەرمیان هیواخوازن کە سنووری سەیرانگاکەی ژاڵەناو زیاتر فراوان بکرێ، چونکە پێیان وایە ئەمە شوێنێکی گونجاوە بۆ ئەوەی ئەوان بێن لە سەر ڕووباری سیروان لە بەردەم هەوای سازگاری ڕووبارەکەدا پشوویەک بدەن. بەخێر بێن بە نسبەت شوێنی گەشتیاری ژاڵەنا و شوێنێکی گەشتیاری خۆشە، بەڵام ڕووبەری نەکەی تۆزێک کەمە، بۆیە داوایان لێکەین هەرچەند نەتوانن زیادی کەن ڕووبەرەکەی بۆی خەڵک زیاتر ڕوو لەم سەیرانگا و هاوین هەوارە بکە. بەڕاستی هاوین هەوارێکی خۆشە لە ڕووی خزمەتگوزاریشە و خزمەتگوزاری تا حەدێک باشە. هیوادارین هەمیشە سەرکەوتوو بن و بەردەوام بن لەم کارە باشەیان لە ڕووی نزیکی بۆ خەڵکی گەرمیان. شوێنێکی نزیکە لە چاو سەیرانگاکانی تری کوردستانە و شوێنێکی زۆر خۆشیشە. ژاڵەنا و گوندەکە دەکەوێتە سەر ڕووباری سیروان و 70 کیلۆمەتر لە کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان و 65 کیلۆمەتریش لە سلێمانیەوە دوورە. دانیشتوانی گوندەکە پرۆژەی گەشتیاریان لەسەر ڕووباری سیروان بنیاد ناوە و ئیدارەی گەرمیانیش ڕێکارە یاسایی و ئیدارەکانی بۆ جێبەجێکردوون. هاوڵاتیانیش بە شوێنێکی جوان و دڵڕفێنی دەزانن بۆ ئەوەی پشوویەکی تێدا بدەن. ڕێبین محەممەد، شارپرێس، سەیرانگای ژاڵەناو.